بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم آمين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خدای پەروەردگارتان لەسەر بێت. خۆشحاڵم کە جارێکی دیکە لە بەرنامەی بەرەو بەهەشت پێتان دەگەمەوە بۆ باسکردنی بابەتێکی دیکە و چەند ڕێگایەکی دیکە لەو ڕێگایانەی کە ئینسان بەرەو بەهەشتی پڕناز و نیعمەتی خدای پەروەردگار دەبن. ئەو بەهەشتەی کە ئینسان ئەوەی کە لە دنیادا نەیبینیوە و ئەوەی کە لە دنیادا نەیبیستووە و بە خەتەرەش بەسەر دڵیدا نەهاتووە، خوای پەروەردگار بۆ بەندەکانی ئامادەی کردووە لە ناز و نیعمەتی خۆشی لەو بەهەشتەیەدا خوای پەروەردگار بمانگەڕێ لەو جۆرە کەسانە. ئەو بەهەشتەی کە پانیەکەی بەقەت ئەرز و ئاسمانەکانە، ئینسان لە هیچ شتێکی کەم نییە. ئەو بەهەشتەی کە ئینسان هیچ شتێکی لێ نابڕێت. ئەو بەهەشت و پڕناز و نیعمەتەی کە ئینسان تێیدا پیر نابێت، ئینسان تێیدا نەخۆش نابێت، ئینسان تێیدا تووشی گیر و گرفت و ناخۆشی و ناڕەحەتی نابێت، بەڵکو ئینسان تەنها ڕێز و حرمەتی دەگیرێ و دەحەسێتەوە هەتایە لەناو ئەو بەهەشتە و پڕناز و نیعمەتەیدا بۆ خۆی بەختەوەر دەبێت. خوای گەورە بمانگەڕی لەو جۆرە کەسانە. بەڵام لە دنیادا دەبێت ئینسان خاوەنی ئەو سیفەتانە بێت، ئەو ئاکارانە بێت، ئەو ڕێگایەی بگرێتە بەر کە ڕێگای بەهەشتە، ئەنجا لە نەتیجە و ئاخیریدا ئینسان دەچێتە ئەو بەهەشتە و بەو ناز و نیعمەتەیە شاد دەبێت. یەکێک لەوانەی کە بە نەسی ئاەتی قورئان ئینسان بەرەو ئەو بەهەشتە و ئەو ناز و نیعمەتەیە دەبات، بریتیە لەوەی کە ئینسان لە دنیادا خاوەنی وەلاء و بەڕاء بێت، لە دنیادا خۆشەویستی لەبەر خاتری خوای پەروەردگار و بۆ خوای پەروەردگار بێت، و هەروەها ڕق لێبوونەوەشی لە هەر کەسێک لەبەر خاتری ڕەزامەندی خدای پەروەردگار بێت. الولاء یعنی المەحەبە، واتە خۆشەویستی، والنصرة واتە سەرخستن، والئتباع والقرب واتە نزیکی و هەروەها شوێن کەوتن. بەڕائیش بە پێچەوانەوە واتە خۆشنەویستن، لێ نزیک نەبوون و هەروەها شوێن نەکەوتن و سەرنەخستن. ئینسانی ئیماندار بە نەسی ئاەت داوای لێکراوە کە لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار خۆشەویستی بۆ ئیمانداران بێت و هەروەها ڕق لێبوونەوەشی لە هەر کەسێک بێت کە دژی خوا و پێغەمبەر و بەرنامەی خدای پەروەردگارە. لە سوورەتی ئەلموجادەلە لە کۆتامین و ئاەتی 22دا خوای پەروەردگار دەفەرمێت: لا تجد قوما يؤمنون بالله واليوم الآخر. نابینی و دەست ناکەوێت هیچ کەسێک کە بڕوای بەخوا و بە ڕۆژی دوایی هەبێت، چۆن يوادون من حاد الله ورسوله. ئەو کەسەیە دەست ناکەوێت کە خاوەنی ئەو سیفەتە بێت، بڕوای بەخوا و بە ڕۆژی دوایی هەبێت، کەسێکی خۆش بوێت کە دژایەتی خوا و پێغەمبەر دەکات و دژی خوا و پێغەمبەرە. جا ئەو کەسە ولو كانوا آباءهم أو أبناءهم أو إخوانهم أو عشيرتهم، با ئەو کەسەیە باوکیشی بێت، با ئەو کەسەیە کوڕی بێت، برای بێت و هەروەها قەوم و عەشیرەتی بێت، نابینی کەسێک بڕوای بەخوا و بە ڕۆژی دوایی هەبێت، کەسانێکی خۆش بوێت وەلەو لێشی نزیک بن، ئەو کەسانە دوژمنی خوا و پێغەمبەر بن صلى الله عليه وسلم. ئەنجا ئەو کەسانە ئولائیکە کەتەبە فی قولوبهم الئیمان، ئەو کەسانە کەسانێکن خوای پەروەردگار ئیمانی لە دڵدا چەسپاندونە و نووسیون. بۆچی؟ چونکە ئینسانە بگاتە ئەو ئاستەی خۆشەویستی و ڕق لێبوونەوەی بۆ خوای پەروەردگار بێت، خوای پەروەردگاریش ئیمانی لە دڵدا دەچەسپێنێت. خوای پەروەردگار دەفەرمێت: ئولائیکە کەتەبە فی قولوبهم الئیمان وأیدەه بڕوح منه. ئەو کەسانە کەسانێکن کە سیفەتیان ئاوایە
خوای پەروەردگاریش ئیمانی لە دڵدا چەسپاندون و هەروەها ئیمانەکەیان بەهێز دەکات لەلایەن خۆیەوە. ئەنجا یەکێکی دیکە لە پاداشتەکانن وەیودخیلهم جەنات، خوای پەروەردگار دەیان خاتە ناو ناز و نیعمەت و بەهەشتێکەوە تەجری من تحتها الأنهار خالدین فيها، ڕووبار بەژێر کۆشکەکانیدا دەڕوات. ئەو بەهەشتە پڕناز و نیعمەت و خۆشە بۆ ئەو کەسانەی کە وەلا و بەڕائیان لە پێناوی خوای پەروەردگاردایە. ئەنجا رضی الله عنهم ورضوا عنه، ئەنجا یەکێکی دیکە لە چاکەکان و بەخششەکانیان ئەوەیە خوای پەروەردگار لەیان ڕازی دەبێت، ئەوانیش لە خودای پەروەردگاری خۆیان ڕازین. ئولائیکە حیزب الله، ئەوانە تاقم و دار و دەستەی خودای پەروەردگارن. ئەلا ئین حیزب الله هم المفلیحون، ئاگادار بن کە هەر تاقم و دار و دەستەی خوای پەروەردگار کەسانێکن کە لە نەتیجەدا ئەوان سەرفراز دەبن. ئەو ئاەتە کاتێک باسی وەلا و بەڕائمان بۆ دەکات، ئینسانی ئیماندار سیفەتی وایە کەسێکی خۆش ناوێت کە دوژمنی خوا و پێغەمبەرە لە دڵەوە، بەڵام وەکو ظاهیر چاکەی لەگەڵدا دەکات، مامەڵەی لەگەڵ دەکات. مانای ئەوە نییە کە ناتوانێت لەگەڵی مامەڵە بکات، مامەڵە و چاکەشی لەگەڵدا دەکات، بەڵام لە دڵەوە خۆشی ناوێت. ئەنجا وەکو زانایان باسییان کردووە ئەو ئاەتە چەند فەوائید و لە تایفێکی جوانی تێدانە کە زانایان باسییان کردووە. یەکەم لەوانە هەر کەسێک واز لە شتێک بێنێ لە بەرخاتری خوای پەروەردگار، خوا بۆی قەرەبوو دەکاتەوە بە چاکتر. وەکو ئیبن کەثیر فەرموویەتی تەماشاکەن لەو ئاەتێدا ئەو کەسانەی کە واز لە نزیکەکانی خۆیان و خزم و کەسیان دێنن لە پێناوی خوای پەروەردگاردا، خوای پەروەردگار ڕەزابوونی خۆیان پێدەبەخشێت، بەهەشتیان پێدەبەخشێت، بۆیان قەرەبوو دەکاتەوە. ئەتۆ لە کەسێک تووڕە دەبی لەولاوە خوای گەورە لێت ڕازی دەبێت و ڕەزامەندی خۆیت پێدەدات. دووهەمینیان لە فەوائیدەکانی ئەو ئاەتە ئەوەیە کە بەڕاستی خۆشەویستی خوای پەروەردگار و خۆشویستنی ئەتباعی شەیتان بە یەکەوە کۆنابنەوە. النەقیضانی لا یەجتەمیعان، دووشتی دژ بە یەک لە دڵ و دەرونی ئینساندا هەرگیز کۆنابنەوە. یان ئەوەتە ئینسان بەندەی خوای پەروەردگار دەبێت، یان ئەوەتانێ ناتوانێت بەندەی خوش بێ و بەندەی چەند شتێکی دیکەش بێت. سێهەمین لە دەرس و پەندەکانی ئەو ئاەتە ئەوەیە کە هەر کەسێک وەلا و بەڕائی لە دڵدا جێگیر بوو، خدای پەروەردگاریش ئیمانی لە دڵدا جێگیر دەکات، خوای پەروەردگاریش ئیستیقامەتی پێدەدات، خوای پەروەردگاریش فڕقانێکی پێدەدات کە چاکە و خراپەی پێلێک زیاد دەکاتەوە لە دنیادا. ئەنجا بەڕاستی ئینسان هەر کاتێک کە ویستی بزانێت ئیمانی لە دڵدا چۆنە، تەماشاکە لەگەڵ کێدایی، تەماشاکە لەبەرەی حەق و لەگەڵ خەڵکی چاک و ڕێک و پێک و ئیماندار، یان ئەوەتانێ لەگەڵ خەڵکی خراپدایی. تەماشاکە مەوقیعت چۆنە لەگەڵ ئەهلی حەق و سەرخستنی ئەهلی حەق، و هەروەها لەگەڵ ئەهلی باتڵ و سەرخستنی ئەهلی باتڵ، دیفاع لێکردنی ئەهلی باتڵ. جاری وایە ئینسان هەیە مسلمانە، بەڵام تەماشا دەکەی ئەو پەڕی دیفاع و سەرخستنی بۆ کەسێکە کە دەزانێت هەتاوەکو سەر ئێسقان ئەو کەسە دژ بە دینەکەی تۆیە، دژ بە نوێژ و مزگەوتی تۆیە، دژ بە ئیمانەکەی تۆیە برام. ئەوە لە سیفەتی ئینسانی ئیماندار نییە. بۆیە پێغەمبەر دەفەرمێت من ئەحەب لله وأبغض لله، هەر کەسێک خۆشەویستی و ڕقیبوونەوەی لەبەر خاتری خوای پەروەردگار بێت، ومنع لله وأعطى لله ومنع لله، بەخشین و نەبەخشینی لەبەر خاتری خوای پەروەردگار بێت، فقد استكمل الإيمان. پێغەمبەر دەفەرمێ ئەو کەسە ئیمانی تەواو و ئیماندارێکی ڕاست و باشە. ئەنجا پێغەمبەر دەفەرمێ لە فەرمایشتێکی دیکەدا کە فەرمایشتێکی صحیحە، أوثق عور الإيمان، بەهێزترین گرەی ئیمان کامەیە؟ پێغەمبەر دەفەرمێ الموالاة في الله والمعاداة في الله، خۆشەویستی و ڕقلێبوونەوە لەبەر خوای پەروەردگار بێت، ئەوە بەهێزترین گرەی ئیمانە. والحب في الله والبغض في الله، و هەروەها خۆشەویستی و ڕقلێبوونەوەش لەبەر خاتری ڕەزامەندی خودای پەروەردگار بەهێزترین گرەی ئیمانە بۆ ئینسانی ئیماندار. کەواتە وەلا و بەڕا، خۆشەویستی لەبەر خاتری ڕەزامەندی خوای پەروەردگار و خۆشنەویستنی کەسانی خراپ و دژەدین هەر لەبەر ڕەزامەندی خودای پەروەردگار یەکێکە لەو ڕێگە سەرەکیانە کە ئینسان بەرەو بەهەشتی خوای پەروەردگار و ڕەزامەندی خودای پەروەردگار دەبات، بە نەسی ئەو ئاەتەی کە لە سوورەتی مجادلەدا خوێندمانەوە. ئەنجا گوێڕایاڵیکردنی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێکی دیکەیە لە ڕێگاکانی چوونە بەهەشت.
خۆی پەروەردگار دەفەرمێ ومن يطع الله ورسوله ئەو کەسانەی کە تەواو گوێڕایەڵی خوا و پێغەمبەرن کاتێک گوێیان لە بڕیارەکانی دەبێت جێبەجێی دەکەن گوێیان لە نەهیەک دەبێت لێی دوور دەکەونەوە ئەو کەسانە خۆی گەورە دەفەرمێت يدخله جنات تجري من تحتها الأنهار خۆی پەروەردگار دایان خاتە ناو باغ و باغاتی بەهەشتەوە تێیدا دەمێننەوە بە هەتایی و بە ڕووبار بەژێر کۆشکەکانیدا دەڕوات خالدين فيها وذلك الفوز العظيم بەڕاستی ئەوە سەرفرازی هەرە گەورەیە کە ئینسان گوێڕایەڵی خوا و پێغەمبەر بێت نەتیجەکەی ئەوەیە خوای گەورە دەیخاتە ناو بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆیەوە پێغەمبەری صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا کە ئیمامی بوخاری ڕیوایەتی کردووە دەفەرمێت كل أمتي يدخلون الجنة إلا من أبى هەموو کەسێک لە ئومەتی من دەچێتە بەهەشتەوە تەنها ئەو کەسێک کە پشت هەڵکاو بۆ خۆی نەیەوێت قالوا ومن يأبى يا رسول الله صلى الله عليه وسلم هاوڵان فەرمیان ئەی پێغەمبەری خوای ئایا کێ هەیە پشت هەڵکاو نەیەوێ بچێتە بەهەشتەوە پێغەمبەر فەرمووی من أطاعني دخل الجنة ومن عصاني فقد أبى هەر کەسێک گوێڕایەڵی من بکات بەڕاستی ئەو کەسە دەچێتە بەهەشتەوە هەر کەسێکیش سەرپێچی لە فەرمانی من بکە دیارە ئەو کەسە نایەوە بچێتە بەهەشتەوە و نەتیجەکەی ئەوەیە کە ناچێتە بەهەشتی پڕناز و نیعمەتی خودای پەروەردگار کەواتە گوێڕایەڵیکردنی خوا و پێغەمبەر بڕیارەکانی خوا و پێغەمبەر یەکێکە لە ڕێگاکانی چوونە بەهەشت بۆ ئینسانی ئیماندار پێویستە ئینسان وە گوێ بگرێت ترسان لە خودای پەروەردگار یەکێکی دیکەیە لە ڕێگاکانی چوونە بەهەشت وەکو گوتراوە ڕەس الحیکمەتی مەخافەت الله بەڕاستی کارزانی چڵەپۆپەی کارزانی ئەوەیە کە ئینسان لە پەروەردگاری بترسێت بەڵام مەبەستمان چییە لە ترس ئایا کام ترسە ئەو ترسەی کە ببێتە بربەستێک لە نێوان ئینسان و لە نێوان گوناه و تاوان بەهۆی ترسەوە نەتوانی گوناه و تاوان بکەی و بێفەرمانی خودای پەروەردگار بکەی ئەو کەسانی خاوەنی ئەو سیفەتەن کەسێکن کە ئەهلی بەهەشتن خۆی پەروەردگار کاتێک باسی ئەو سیفەتانەمان بۆ دەکات ئەهلی بەهەشت دەفەرمێت جەزاؤهم عند ربهم پاداشتی ئەوانە لە لای پەروەردگاریان جەنات عەدن تەجری من تحتها الأنهار خالدین فيها أبدا بریتیە لە چەند باغ و باغات و بەهەشتانێک ڕووبار بەژێر کۆشکەکانیدا دەڕوا بە هەتایی ئینسان تێیدا دەمێنێتەوە هەرگیز بڕان و پچڕانی بۆ نییە دەفەرمێ رضي الله عنهم ورضوا عنه ئەنجا ئەو کەسانە خدای پەروەردگار لێیان ڕازی دەبێت ئەوانیش لە پەروەردگاریان ڕازی دەبن ئەنجا خوا تێمان دەگەێنێت ئەو ڕەزامەندی خوایە ئەو بەهەشت و پڕناز و نیعمەتەی خدای پەروەردگار ئایا بۆ کێیە ذلك لمن خشي ربه ئەو بۆ کەسێکە کە لە پەروەردگاری خۆی دەترسێت بۆ کەسێکە کە دڵێکی هەیە ئەو دڵی ناتوانێت بێ فەرمانی خدای پەروەردگار بکات لە ترسی پەروەردگار گوناه و تاوان ئەنجام نادەن ئەو کەسانە ئەو بەهەشتی خدای پەروەردگاریان بۆ هەیە لآياتێکی دیکەدا دەفەرمێت وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى ئەو کەسانەی کە لە پەروەردگاریان دەترسێن لە لێپرسینەوەی پەروەردگار دەترسێن لە دەشتی مەحشەر و لێپرسینەوەی ڕۆژی قیامەت دەترسێن جڵە و گیری لە نەفسی خۆیان دەکەن هەرچی نەفس گوتی بە قسەی ناکەن و شوێنی ناکەون خوای پەروەردگار دەفەرمێت فإن الجنة هي المأوى ئەو کەسانە خوای گەورە بۆیان قەرەبوو دەکاتەوە برام خوای پەروەردگار بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆی دەکاتە عەتای ئەو کەسانە دەیکاتە شوێنی مانەوەی ئەو کەسانە الجەزاء من جنس العمل لە دنیادا بترسە لە قیامەت ترست نابێت بەڵام لە دنیادا نەترسی برام دەبێت لە قیامەت بترسی وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم دوو ئەمینی و دوو ترس لە دنیادا لەسەر ئینسان کۆ نابنەوە یان ئەوەتانێ لە دنیادا لە خوا ترسی لە قیامەت ناترسی ئەمینی یان ئەوەتانێ لە دنیادا لە خوا ناترسی بەڵام لە قیامەتدا مەترسیت دەبێت و تووشی سزا دەبی یەکێکی دیکە لە ڕێگاکانی بەرەو بەهەشتچوونی خوای پەروەردگار بریتیە لەوەی کە هەر کەسێک ڕازی بێ بەو سێشتە کەسێکی بەهەشتیە بزانین ئەوانە چین پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من قال إذا أصبح هەر کەسێک کاتێک کە بەیانی کردەوە بڵێت چی رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد النبي صلى الله عليه وسلم أو سيشتا زور بأساني دا قتريد بلام ناوروككي دبي براسي إنسان خوي ماندو كإيمان داري الراس بأو جادة واني جيب زيبكات
هەر کەسێک ڕازی بێ بەوەی کە ئەڵڵا پەروەردگاری بێت، سەرپەرشتیکار و بەخێوکەر و مشورخۆری بێت، بەرنامە و یاسا لەو پەروەردگارە وەربگرێت، بڕیاری لێ وەربگرێت، ڕازی بێ بەوەی کە ئیسلام دینی بێت، محەممەد پێغەمبەر و ڕابەری بێت صلى الله عليه وسلم، ئەوە پێغەمبەر دەفەرمێ فەئەنە الزەعیم، ئەمن کەفیلی ئەو کەسم بزانە کێ کەفالەتت دەکات؟ پێغەمبەری خوای صلى الله عليه وسلم. کێ دەتخاتە ناو ئەو بەهەشتەی خوای پەروەردگار؟ هەرگیز خلافی بۆ نییە برام. دەفەرمێ لەئاخوذەنە بیەدیه حتى ئەدخله الجەنە، ئەمن دەستی ئەو کەسە دەگرم، خۆم کەفالەتی دەکەم. پێغەمبەر دەفەرمێ حتا وەکو دەی بمە ناو بەهەشتی پڕ ناز و نیعمەتی خودای پەروەردگارەوە، من کەفالەتی دەکەم دەستی دەگرم دەی بمە ناو بەهەشتەوە ئەو کەسەی کە هەر کاتێک بەیانی کردەوە ئەو سێشتە بڵێت بەڵام ناوەڕۆکەکەی جێبەجێ بکات. وەکو ئیمامی نەوەویش فەرموویەتی ڕازی بوون بەوەی کە ئەڵڵا پەروەردگارت بێ یعنی چی؟ یعنی قەنەعاتی پێ بکەی، یعنی ئیکتیفای پێ بکەی، یعنی لە دڵەوە بڕوات پێی هەبێت و قەنەعاتت پێی هەبێت، یعنی پێچەوانەی ئەوە نەکەی کە خوای پەروەردگار داوات لێ دەکات، یعنی داوای غەیری ئەوە نەکەی، ڕازی بی ئەڵڵا پەروەردگارت بێ و بڕیاری لێ وەربگری. ئەنجا ڕازی بی ئیسلام دینت بێ بۆ پێی ئەو ڕێگایی دابڕۆی، هیچ دینێکی کە داوا نەکەی، هیچ دینێکی کەت پێساکتر نەبێ وەکو ئیسلام نەبێت، شوێنی غەیری ڕێبازی پێغەمبەر نەکەوی، شوێنی ڕێگای تاغوت و خراپکار و بێدین نەکەوی، هەر کەسێک ڕازی بێ و ئیکتیفا بکات بەوە دەفەرمێ ئەو کەسە دیارە خاوەنی ئەوەیە کە ئەهلی بەهەشت بێت برام. بۆیە لە فەرمایشتێکی دیکەدا ئەوی سعید بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێت ئەخەذ رسول الله صلى الله عليه وسلم بيده، پێغەمبەر دەستی گرتم فەرمووی ئێ ئەبا سعید ثلاثة من قالهن دخل الجنة، سێشت هەیە هەر کەسێک بێڵێ خوای پەروەردگار داخلی بەهەشتی دەکا و کەسێکی بەهەشتیە. دەفەرمێ گوتم ئەی پێغەمبەری خوای صلى الله عليه وسلم ئەو سەیانە کامانن؟ فەرمووی من رضي بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم رسوله، ئەو کەسەی کە ڕازی بێ ئەڵڵا پەروەردگاری بێت، ئیسلام دینی بێت، پێغەمبەر و محەممەد پێشەوای بێ بە پێغەمبەر و بە سەرمەشقی خۆی بزانێت ئەو کەسە کەسێکە کە ئەهلی بەهەشتە. بەڕاستی بە ئاسانی دەگوترێت، بەڵام جێبەجێکردن و ناوەڕۆکەکەی دەیەوێت تا ئینسان یەکلا دەبێتەوە بەوە ڕازی بێت و هەروەها ئیکتیفا بکات و غەیری ئەوەش داوا نەکات. یەکێکی دیکە لەو ڕێگانەی کە ئینسان بەرەو بەهەشتی خوای پەروەردگار دەبات بریتیە لە خۆشویستنی خودای پەروەردگار. پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم ثلاثة من كن فيه حرم على النار وحرمت النار عليه، سێشت هەن هەر کەسێک ئەو سەیانەی تێدا بن ئاگەری لەسەر حەرام دەبێت و ئەو کەسەش لەسەر ئاگەر حەرام دەبێت. جا دەفەرمێ لەوانە ئیمان بالله وحب الله، ئیمان هەبوون بە خوای پەروەردگار، خۆشەویستی خدای پەروەردگار، هەر کەسێک ئەوانەی تێدا بێت ئەو کەسەیە ئاگەری دۆزەخی لەسەر حەرام دەبێ، واتە ئەو کەسە کەسێکی بەهەشتیە. خۆشویستنی خدای پەروەردگار یەکێکە لەو ڕێگانەی کە ئینسان بەرەو بەهەشتی پڕناز و نیعمەتی خوای گەورە دەبات. ئەنجا ئایا هەر کەسێک گوتی خوای خۆش دەوێت ئەوە کیفایەتە یاخود چەند نیشانەیەک هەن بۆ ئەوەی کە ئینسان بزانێ ئایا خوای گەورەی خۆش دەوێت یاخود نا؟ بەڵێ چەند نیشانەیەک هەن دەلالەت و بەڵگەن لەسەر ئەوەی کە ئایا ئینسان خوای گەورەی خۆش دەوێت یاخود نا. یەکەم لەوانە گوێڕایاڵیکردنی خدای پەروەردگار، هەر کەسێک گوێڕایاڵی خوای گەورە بکات دیارە بەڵگەیە لەسەرەوەی خوای گەورەی خۆش دەوێت. لەو کانە حبک صادقا لأطعته، ئەگەر خۆشەویستەکەت ڕاست بە گوێڕایاڵیت دەکەت، چونکە فإن المحب لمن يحب مطاع، چونکە بەڕاستی ئەو کەسەی کە کەسێکی خۆش دەوێت یەکێک لە بەڵگە و نیشانەکانی خۆشویستنی ئەوەیە کە گوێڕایاڵی ئەو کەسە دەکا کە خۆشی دەوێت. ئەنجا لە نیشانەکانی خۆشویستنی خدای پەروەردگار خۆشویستنی پێغەمبەرە صلى الله عليه وسلم و شوێن کەوتنی پێغەمبەرە. خوای گەورە دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني، بڵێ ئەی پێغەمبەر پێیان بڵێ ئەگەر منتان خۆش دەوێت خوا دەفەرمێت شوێنی من کەون، واتە شوێنی پێغەمبەر بکەوین. ئەنجا يحببكم الله، خوای پەروەردگاریش ئێمەی خۆش دەوێت. ئەنجا لە نیشانەکانی خۆشویستنی خوای پەروەردگار خۆشویستنی زیکر و یادی خوای گەورە و قورئانی خدای پەروەردگارە. ئیبن مەسعود جوانی فەرمووە دەفەرمێت هەر کەسێک دەیەوێت بزانێ خوای پەروەردگاری خۆش دەوێت، خوای گەورەش ئەو کەسەی خۆش دەوێت یاخود نا،
با بچێتە خزمەتی قورئان و تەماشای قورئان کات. هەر کەسێک قورئانی خۆش بوێ خۆی پەروەردگاریش ئەو کەسەی خۆش دەوێ و بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەو کەسەش خۆی پەروەردگاری خۆش دەوێت، بەڵام بە پێچەوانەوە نەخەیر. ئەنجا ڕێزگرتن و بە گەورەگرتنی بڕیارەکانی خودای پەروەردگار، زات و سیفەتی خۆی پەروەردگار بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئینسان خۆی پەروەردگاری خۆش دەوێت. بۆیە یەحیای کوڕی معاذ جوانی فەرمووە کە دەفەرمێت ئین للحب دەلالات، بەڕاستی خۆشەویستن چەند بەڵگەیەکی هەنا، چەند نیشانەیەکی هەن. ئیذا ظهرت من صاحب الحب عرف، ئەگەر دەرکەوتن لە ئەو کەسەی کە کەسێکی خۆش دەوێت یان خۆی گەورەی خۆش دەوێت، ئەو جا دەناسرێت کە کەسێکە خودای پەروەردگاری بە عەمەلی خۆش دەوێت. هەر کەسێک ئەو نیشانانەی تێدا بن ئاوا بە عەمەلی خودای پەروەردگاری خۆی خۆش بوێت، بێگومان یەکێکە لەو کەسانەی کە خۆی پەروەردگاریش ئەو کەسەی خۆش دەوێت و دەیباتە ناو ناز و نیعمەتی خۆی و ڕەزامەندی خۆی بەو کەسە عەتا دەکات. ومێدمان وایە ئێمەش یەکێک بین لەو کەسانەی کە خۆی پەروەردگارمان خۆش دەوێت، ئەو ڕێگانە بگرین کە بەرەو بەهەشتی پڕ ناز و نیعمەتی خۆی پەروەردگارمان دەبن. بێگومان لە دنیادا هەر کەسێک سیفەتی ئاوا بێت ئەو هۆکارانە بگرێتە بەر، لە قیامەتیشدا خۆی پەروەردگار بۆی قەرەبوو دەکاتەوە، ڕەزامەندی خۆی پێدەدات، بەهەشتی پڕ ناز و نیعمەتی خۆی پێدەدات، بەهەشتێک کە پڕیەتی لە سەلام و ئەمن و ئەمانەت، بەهەشتێک کە پڕیەتی لە ناز و نیعمەت خۆی پەروەردگار بۆ ئینسانی قەرەبوو دەکاتەوە و دەیخاتە ناو ئەو بەهەشتە ئەو پڕ ناز و نیعمەتە. خۆی پەروەردگار یەک ئێمەش بگەڕی لە یەکێک لەو کەسانە کە خاوەنی ئەو سیفەتانەنە و خۆی پەروەردگار لە ئاخیرەتدا دایان خاتە ناو بەهەشتی پڕ ناز و نیعمەتی خۆی. تاوەکو جارێکی دیکە لە بەرنامەی بەرەو بەهەشت پێتان دەگەمەوە، هەموو لایەکتان بە خۆی پەروەردگار دەسپێرین. خۆی پەروەردگار بمان گێڕی لەو جۆرە کەسانەی کە ئالی باشتن. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.